ئێمەش هەر بەردەوامە بین هەر بەردەوامین کاتێکی وعد دیکی ڕاست و ڕەوان درا و موچەکانمان بۆ گەڕ ئێمە شەگەڕێنەوە سەر کارەکانمان. ئێستاکەی کە حکوومەتی عێراقی پارەی ناردووە، داهاتی ناوخۆ زۆرە، پارەی نەوت زۆرە، شەڕی داعش نەماوە، مەفروزە لەسەر حکوومەت کە موچەکانمان لە کاتی خۆیان بدا. جگەلە تەندروستکاران کە سوکاری قوتابیان فەرمانبەران موچەخۆران و هەندێک لە کادری حیزبەکانیشی تیاوانەی کە ناڕازین لە حیزبەکانیان بە تایبەتی ئەو دوو حیزبە دەسەڵاتدارەی کە بوو نەتەمای قەیران و نەهامەتی یەکێتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمڕۆ گرتبوونەوەکەمان گرتبوونەوەیەکی جەماوەریە تازە ئیتر خیانەت و نیشتیمان فرۆشی ئەم دەسەڵات و ئەم ئەنجومەنی وەزیرانە گەشتە بنبەست لەبەرەوەی تر خەڵک قبوڵی ناکەن. مناڵیت مەسئولێکی تاسا بینیوە بۆ نمونە لە خستەخانەیەکی حکومیایە شتێک ئێمە زۆر خەمی بەڕاستی هاوڵاتیانمانە کە ئەمان گرتنەمان کردو لە دژی خەڵکیش نیە بێ خەڵکیش ئەو باش بزانێ بەس ئیتر هەر ئەوەنە خەڵکیش بێتە پاڵ ئێمە و ئیتر بزانێ کامل لە دژی ئەوانی و لە دژی حکومەتە دزەیە.